سەرەتا ڕۆژی زمانی دایک لە هەموو کورد پەروەردەیەک پیرۆزەکەم کە ئەم ڕۆژە لەلایەنێتەوە یەکگرتووەکانەوە دیاری کراوە بۆ بەشکۆ ڕاگرتن و پیرۆزکردنی ئەم بابەتە، چکە بەڕاستی بابەتێکی زۆر هەستیارە. زمانی دایکی کە لەو بنەما سەرەکیانەی کە لەلایەن یونسکۆوە پێوەری تایبەتی بۆ دیاری کراوە کە دەبێت هەموو تاکێک لە کۆمەڵگاکەی خۆیە پرۆسەی پەروەردە و فێرکردنی خێزانی و هەموو ئەو ڕەهەندانەی پەیوەندیان بە پەروەردەکردنی تاکەوە هەیە لەسەر ئەو بنەمایە پەروەردە بکرێن بە تایبەتی لە 10 ساڵ یەکەمی تەمەنیا کە بە زمانی دایکی بێت. و ئەم بەرنامەیەش خۆی بۆ خۆی لە سەرتاسەری جیهانە جێبەجێ کراوە، بەڵام بەداخەوە ئێمەی کورد بەهۆی ئەو پاشاگەردانەی کە هەمانە لە ڕووی یاسایی و دەستوریەوە ئێمە لە مادەی 6 بەرگەی دەستوری پەرلەمانی کوردستانە و لە پەرلەمانی عێراقیشە یاسای زمانە فەرمیەکانمان هەیە کە زمانی کوردی لە عێراقا هاوتای زمانی عەرەبیە و بۆ کوردستانی خۆشمان زمانی یاسا فەرمیەکانمان هەیە بۆ یاسای زمانە فەرمیەکان کە بەپێی ئەوە ئەبێت سەرجەم پرۆسەی پەروەردە و فێرکردن بە زمانی دایک بێت، کەناڵەکانی ڕاگەیاندن بە زمانی دایک بێت، نووسراوە کارگێڕیەکان بە زمانی دایک بێت. بەڵام بەداخەوە ئێمە هێشتا لە بواری جێبەجێکردنە کەموکورتی و خەوشی زۆرمان هەیە لەو لایەنەوە. بۆیە ئەم ڕۆژە بە هەند وەرەگرین بۆی ئێمە پێداچوونەوە بەوە بکەین، چونکە خودی زمانی دایک بۆ هەموو نەتەوەیەک بەس تەنها بریتی نیە لە کەناڵێک بۆ گەیاندنی زانیاریەکان و ئاڵوگۆڕکردنی بیر و ڕابۆچوونەکان، بەڵکو زمانی دایک بوونی نەتەوەکانە، دنیابینی و ئەزمون و تێفکران و شارستانیەت و بیر و بیرکردنەوە و پەیبردن و درککردنی هەموو تاکەکان لە ناو زمانەکەیە هەڵگیراون. بۆیە زمانی دایک بۆ هەموو نەتەوەیەک بە دیوانی ئەو نەتەوەی دیاری کراوە و کۆی ئەو ئاوەزمەندی نەتەوەکان هەیە لە زمانیانە پارێزراوە و ئەمەشە بێتە هۆی ڕایەڵەی بەستنەوەی تاکەکان لەنەوەیەک و بۆنەوەیەکی تر. بەداخەوە بەهۆی ئەو کەم بە هەسیرکردنی زمانی دایک، بەهۆی ئەوەی کە خۆمان کۆمەڵێکە لەو مەرجمان هێناوەتە کایەوە هەژمونی زمانی دووهەم مانزاڵ کردو بە زمانی دایک بەسەر زمانی دایکە کەوای کردووە. ئێستا لە ئەمنەوەی ئێستا کە هەیە زمانی دایک بە جۆرێکی بڵێن لاوەکیانە سەیری بکەن و زیاتر گرنگی بە زمانی دووهەم و زمانەکانی تربەن. بەداخەوە حکوومەت خۆی هۆکاری سەرەکی بووە بۆ ئەم بە پاشکۆکردنی زمانی دایکە، وتمان چونکە کە تۆ بە زمانی دووهەم ئەخوێنی و گرنگی نایە بە زمانی دایک، ئەوە نییە بەستەنها ئێمە ئەو شریتە دەنگی قسەی پێەکەین بەلاوەکی بکرین، بەڵکو نەریت و بەها باڵاکانمان، ڕەسەنایەتیمان، فەرهەنگمان، خۆ باشەکانمان هەموو لە زمانەکەمان هەڵگیراوە. ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە لەنەوەکانە ئەو جۆرە ڕەسەنایەتی و فەرهەنگە ڕەنگ نەداتەوە. هۆکارەکەش ئەوەیە کە حکوومەت ڕێگەی داوە بەبێ پێوەر بەبێ پلان مەکتەبێکی زۆری تایبەتی بکرێتەوە کە بە زمانی دووهەم بخوێنن و ڕێگە بدات زانکۆ هەبێ، شوێنی تایبەتی هەبێ کە گرنگی زیاتر بەداخەوە کەناڵەکانی ڕاگەاندن هۆکارێکی زیاترن بە برەودانی زمانی دووهەم بەسەر زمانی دایکە، کە ئەمانە خۆیان بۆ خۆی کۆمەڵە گرفتاری لێکەوتوتەوە کە ئێمە گرفتاریەکانیان ئەبینین. یەکەمین شت لە گرفتاریەکان کە لێکەوتوتەوە گرفتاری و ئارێشەی کۆمەڵایەتیە کە جۆرێک لە پچڕان و دابڕان هەیە لە نێوان ئەم نەوەی و نەوەی پێشوە. بەداخەوە ئێمە زمانی ستانداردی کوردیمان هەیە، ئەوەی کە وتمان لە ڕووی یاساییەوە لە ڕژنووسی دەستوری هەرێمی کوردستان و لە دەستوری لە بڕگەی 14 دەستوری عێراقی هاتووە زمانی فەرمی، زمانی پێوەری، زمانی ستانداری، زمانی کوردی بریتە لەم زمانێکە دیاری کراوە لە پرۆسەی پەروەردە و فێرکردنمانە لە کارگێڕەکانمانە. ئێمە سەرۆکی هەرێم، سەرۆکی وەزیران هەر بۆ زمانە فەرمی قسە ئەکا، بەڵام بەداخەوە وەکو وتم بەهۆی ئەو کللتورە 27 ساڵێ و بڵین 28 ساڵەیە کە کوردی پیاتیاپەڕی کە پاشاگەردانی و خۆبەخۆیەک بوو لە هەموو لایەنێکەوە، زمانەکەشمان بێبەژ نەبوولەوە کە بۆ هۆی دابڕان و پچڕان. ئەگینا ئێمە ئەرکی پەرلەمان لە ئێستاە بریتە لە بەدواداچوونی ئەو یاسانی کە خۆی دەری کردووە چنێک ئەبێ جێبەجێ بکرێت. ئەرکی پەرلەمانە کە وەزارە پەیوەندیدارەکان بانکات بۆ نمونە چۆن وەزارەتی پەروەردە ڕێگە ئەیات بە مەکتەبێکی تایبەت بکرێتەوە، وەزارەتی خوێندی باڵا چۆن ڕێگە ئەیە بە زانکۆیەک بە زمانی دووەم بخوێنێت. لە هەموو دنیا پێوەر هەیە بۆ ئەوە، بۆ نمونە لە هەموو دنیا مەکتەبی تایبەت هەیە، بەڵام ئەو مەکتەبە تایبەتە لەلایەن وەزارەتی پەیوەندیدارەوە پێوەری بۆ دیاری کراوە. بۆ نمونە لە 14 ساڵیەوە مناڵ بە هیچ شێوەیەک نابێت ڕشتەکانی خوێندنی بە زمانی دووەم بخوێنێ. ئێمە بەداخەوە لە هیچ شوێنێکی دنیا نییە ئێمە خۆمان وەزارەتی پەروەردە خۆی لە ڕابردووە بڕیاری دەرکردووە بابەتی ماتماتیک و زانست بۆ باخچەی ساوان و بنەڕەتی بکا بە زمانی دووەم، کە ئەمە هەر بڵێن کێشەیەک یاخود بڵێن بابەتێکە پێچوانین ڕەسەنایەتی و نەتەوایەتیمانە.
ئێمە غەڵەت لە زمانی یەکگرتو تێگەشتین. زمانی یەکگرتو ئەوە نیە کە زمانێک بێت چەند دیالکتت چەند زار و شێوەزار و وەچەزارت هەبێ تیا بێت. زمانی یەکگرتو ئەو زمانەیە کە کۆکەرەوە و جەمکەرەوەی هەموو تاکەکانی کۆمەلگا بن. زمانی شیریمان جیا لە زمانی دایک. زمانی شیری ئەو زمانیە کە ئێمە لە دایک بوونمانەوە بە زگماکی لە خێزان و ژینگەکەمان وەریەگرین. بەڵام زمانی دایک ئەو زمانە فەرمیە کە کۆکەرەوەی هەموو ئەم زمانانەیە کە ببێت بە ڕایەڵی بەستنەوەی تاکەکانەوە. ئێمە گرفتەکە لێرەیە کە جیاوازی ناکەین لەوەی کە زمانی دایک و زمانی فەرمی زمانی نەتەوەی و نیشتیمانیە فۆرمێکی خۆشکراوە بۆ هەموو تاکانی کۆمەلگا، بەڵام ئەمە هیچ کاریگەریکی لاوەکی ناکە لەسەر زمانی شیری و بە پێچەوانەوە بوونی دیالێک بۆ زمانی دایک ئەبێتە پاڵپشتێک و پەرەپێدەرێک و هاندەرێک و گەشەکردنی زمانی دایکەکە. بەڵام ئێمە ئێستا وەکوتمانەوەی گرنگی بە زمانی دووەمەیە نایەن گرنگی بە زار و دیالکتەکانی خۆمان بن بۆ پەرەدان بە زمانی دایکەکەمان. زۆر وڵات هەیە ئەسڵەن وڵاتێکی وەکو هیندستان زمانی فەرمی زمانی ئینگلیزیە، زمانی هیچ یەکێک لە تاکەکانی کۆمەلگاکەی نییە، بەڵام بۆ بە زمانێکی دەستوری و دیوانی کە قسەی پێکەن. بۆیە ئێمە ئەگەر زمان وردکەینەوە لەسەر ئاستی گەڕک و ناوچە و تەنانەت تاکە کەسەکانش کە شێوازی تایبەتی قسەکردنی هەیە خۆی هەیە جیاوازە، بەڵام زمانی فەرمی زمانی دایک ئەو زمانێک کە کۆکەرەوەی هەموو تاکەکانی و کۆمەلگەیە.